باشە ئازیزان و خۆشەویستانی من ڕێز و حرمەت بۆ هەموو لایەکتان هیوادارم کە زۆر باش و سەرحاڵ و ڕێک و پێک و کورە باش و چاک و ئەوانە بن. کۆوا با لێرەوە ئەوە یەک کۆپی لێ بکەین بۆ منتیقەیە خۆشەویستان ناکرێ وەسەکە. بەخێر بێن. حق بيوي بيكاك آرام كرة والله أم آرام أحمها كرة قولينا ومجلسة كرة كاكا قلدانينا ومجلسة كرة كاكا هموشتيكا براسي إنجا ريز خوشويستي إنجا ربا علميتني أما كدو قميلي إم خوشويستاني هل أخو قسم بوي زو سيرة براسي أنا والله هل أخو قسم بوي نازل حق ربي عافيتي بالله يا أخو عافيتي بك أقرم برزان نخوش براسي توزن نخوش هتاني يورج ساخو سليم وبيعيب ومنازل أم دزو جدانة دعاء يقول دعاء بخوا دعاء وان جيرانا بالراسية بلان بهر حالة اللي عسى وهلا خوتوش نخوشيك بوم تاي قرمام وتاي سرمام جاء ويك رقي لما دزو جدة كان دعاء بوكن دعاء كان بلن على محمد بمري وشي كخوش يوم دعاء بوكن على محمد صوب بيصل تماني بيت وعمري نوحي هبه جايتر خوايش حتما بجي خلق باكو شريفة كيكا بجي أو دزو دروزنو وانا ناكا وراسي 2 دقيقة وسين تا همو برزان كوبنوا أو كاتا دسكين بقصو باسك عزيزاني من همو تال بخير بن سر شاوي أنا والله ويتير بابا تكان لنا وكل سلمى همو يهين بوا أونيا همو اللي دان راوا ورد همو تال باسك يا الله وتشيبو كاك تشيبو بريمن تشيبو كاك يجا لا إخوائي لو باستان شونا برزان باش نشكر برحال خوشويستاني من جاري اما دو قسم كم لسر لايفكي رابردو كحفتي رابردو لايفك مكير باسن لسر وكر ك سراني دباشانيا سراني يشيتي حولي تلوركدني حفكس ادن كبعتا سراوي دسي بيكر لبابتك شاشن روش بيش اصابلاهم كردوها ك او اشاعتا يشيتي كديوتي لحقيقتها يتعتا سراوي خويش صلحان لقلاك يا انك او مشكله مني بلا مواقعك ويك وكل بابتا باسم كردوها ك يشيتي خوي او كاري كردو جايتي بو كردوتي او يترو او علاقه بخوي وهي بالراي من كاري زون ناشرين تو كسيسي صار لقل طيبه لبروي كسوسان مشي حولي كشني بيت او بيت كاريش نشياوه براس كاري تروليسيه او بخوي خرافه من بلاهم كردو ك ويسان كان بس بارتي نكرا ويسان بلن خوي سيناريو كردو اوش بيموانيه هل بكريتو نكرا عاقبتي وكو باسم كربوتان تويانا دو سياري ايني جاي سيارة كي خوي وسط $1,000 شي ايني بعتا سلاوي تاي سيت النازل آية صلحك على قليان نايكا آية تشيكا اويتر براسي اين دا ازاني خوي زاني ومشكلة خويتي ولا مهم من وكو اعرى محمد وكو كسيكا زاني لكان هموي بي اقال لسا دي خوموا الرأي خوموا لي مو زاني لك بو ايوا خمرو راسي كلام اما يو طاوي من كلام بس موضوع عنونية پاشانش بۆشی من باسی ئەو مۆزوعم کرد خۆشەویستان بۆ ئەوەی ئەو تەونی تیرۆرەی کە دەباشان ئەیکا بۆ خەڵکی ئاشکراکەم بۆ ئەوەی کە خەڵک ئیتر لەمانە نەترسێت ناکرێ ئەم شتانە بەنهێنی بمێنێتەوە و هیچ کەسێک نەوێرێ باسی ئەم مۆزوعانە بکە بۆیە کاتێک کە من باسیەکەم وەکو کوردەواری ئەڵێ ڕیسەکەی دەباشانەکەمەوە بەخوری ئەڵێن بابە ئاگامان لێ ئێوە ئەتانێ ئەو خەڵکە تیرۆرکەن واز لەم کارانە بێن تەواو من زۆر جار باسم لەسەرەوە کردو خۆشەویستانی من کە دەستگای زانیاری دەستگای دژە تیرۆر ئاخر ئەمە زۆر ناشرینە حتا دەستگا مخابەتەکان لە ئاسی دنیای ئەکرێ بەرامبەر بە نایارەکانی خۆیان بیکەن بەرامبەر بە ئەندام و کادری و حیزبەکەی خۆت بەڕاستی شەرمەزاریە تۆچن کووردا ئەنێن بۆ کچی فلانە سەرکردایەتی و بۆ کچی ژنی فلانە کەس بۆ ئەوەی ڤیدۆیەکی لێ بگن دوای دای پارەی لێکەن و ئەکەن بە کۆیلەی خۆیان ئەمە کارەساتە ئەمە بۆ مێژوو ئەڵێم کە دەنگەکەیم لەلایە خۆشەویستە یەکێک لە دەستگای زانیاری یەکێتی تەلەفۆن بۆ زەلامەیەکە ئەها لە بیرتانەکە کوڕێکی عەبدوڵای شێخا موبارەک لە چەند شەمەڵە تیرۆر کرا باش نییە ئەم دەستگای زانیاریە بۆ زەلامە ئەڵێ کاکە گیان بە ئەوە لە کاک عەبدوڵای نەمدانم کاک عەبدوڵا هەرم عەبدوڵا ئەڵێ بە کاک عەبدوڵا بڵێ
ئەو پارەیە بهێنێ بۆ فڵان شوێن ئێمە ئەو کەسەی تەسلیمەکەین کە کوڕەکەی کوشتووە. یعنی کەسەکەیان ناردووە بۆ کوشتنی کوڕەکەی عەبدوڵای شێخا مبارەک، کوڕەکەیان تیرۆر کردووە، لە دواییش ئەیانوێ بکوشەکە بفرۆشنەوە بە عەبدوڵای شێخا مبارەک بە پارە. من بەدەنگ لێلامە بەدەنگ، کەس لە خۆ نەڕێ حاڵی حسابێ. من ئامادەم دەنگەکەیان بۆ بنێرمەوە. باشە ئەمە زۆر کارە ساتە بەڕاستی. یعنی ئەم دەستگایە ئەمە ئەخلاق و ئەتوارەکەیەتی. بۆیە خۆشەویستان ئەو بەحسەم کرد بۆ ئەوەی بە هەموو نارەکانی یەکێتی بڵێم لە یەکێتی مەترسن کاکیشە. تۆ مەترسن. ئەم حیزبە فەشەلی هێناوە لە واقعە ئەوێ بە ترۆر و بە هەڕەشە و بە چاوسونکردنەوە و بە تەقاندنەوەی ئەم ئەولا و ئارم بابەتانە ئەوێ خۆی بە پێوە ڕابگرێت. یعنی ئەتوانم بڵێم ئەم گروپە یەکێتی ئێستا حیزبێکن بە مالای کەلیمە ترۆریستن. باش نییە ئەوەی باسی بدە ماڵی بازانی ناکەم کە لە شەسەکانەوە ئەوان خەریکی ترۆرکردن دەڕاستیە ئەوان ئەمە بۆیە ئەو پێشەکێم بۆ ئێوە باس کرد بۆ ئەوی بزانن کە بۆ چی من ئەوە مۆزوعەم باس کرد و ناوی هەندێکیانم کرد ناوی هەندێکیانم نەوت لەبەرەوەی کە یەکێت بە خەڵک بڵێم خەڵکی نەمەترسن لە یەکێتی هیچ نین بەڕاستی دیان مەترسن. اینجا دوو قسە بۆ مامۆستا هوشیار جافەرانی کە ڕێز و حرمەتێکی زۆرم بۆی هەیە. ئەو پەیامەی کە نردووی بە من گەیشت بەڕاستی پەیامەکەی ئەو بەڕێزە بۆ من جێگەی فەخر و شانازیە. ڕاستیەکەی وەکو نامەکەی سالم وایە لە ڕاستیە. من سپاسی ئەەکەم و ماڵی ئاوا بێ. من لێرەوە کە ئەمەوێ هەندێک قسە بکەم کە سەروەتی مادی هەیە و سەروەتی معنەویش هەیە. هەموو کەسێک ئەگەر وجدانی خۆی هەڕاستکە ئەتوانێت کە سەروەتی مادی زۆر بە ئاسانی کۆ بکاتەوە. بەڵام سەروەتی معنەوی کۆکردنەوەی ئێژگار قورسە. تەنها بە مامۆستا هوشیارەکان کۆکرێتەوە سەروەتی معنەوی. باش نییە؟ و من گومانم لەوە نییە کە وەکو چۆن لە دین و دنیادا حتا لە ژیانی گیانلەبەرەکانە حەق و ناسەیە. گومانم لەوە نییە کە هەر کەس دەبێت باجی خراپە و تاوانەکانی خۆی بدات. هەر کەسیش ماکی چاکە و ڕۆژبەزیەکانی خۆی بدات. ئەمە چێکاکەژم کار تەلەفۆنیە بەساڵەوە بدات. بۆیە ئەوانەی کە بە ناوی پیرۆزی ئاینی ئیسلامەوە خۆیان دەژێن و کاری خراپەکەن بڕواتانە بێ خودا شانیان ئەشکێنێت. پیاوێکی وەکو مامۆستا هوشیاریش ئەبێتە جێگەی فەخر و شانازی لە حەقیقەتە. هەمووتان مێژووی گەلی ئێمە ئەزان، مێژووی ئەدەبیاتی ئێمە ئەزان، مێژووی نووسینی ئێمە ئەزان کە هەمووی لە حوجرەوە هاتووە لە حەقیقەتە. نالیەکان و سوزانم مەحویەکان و بە هەزاران زانا و دانای لە مێژووی نەتەوەکەی ئێمەیە هەمووی لە حوجرەوە سەرچاویان گرتووە. کە توانیویانە مێژووی ئەدەبیاتی ئێمە، مێژووی نووسینی ئێمە، مێژووی ئەو مێژووی کە هەیە لە هەموو مەیدانەکانە بەڕاستی بینووسنەوە. بۆیە پیاوێکی بەڕێزی وەکو مامۆستا هوشیار کە جێگەی لە دڵی ملیۆن خەڵکا کردوتەوە لەو لە ریزی ئەو پیاوە پاک و جوانانایە کە مێژووی ئێمە بۆ هەتایە بەڵێ شەنازیان پێوە دەکات. باش نییە؟ و بە منیش ئەڵێ واز لەو مامۆستایانە بێنە بەسەر چاو. من هەمویانەکەم بە قوربانی ڕێشەسپیەکەی تۆ من تاحسنێکی باش وازیان لێ هێنم. بەڵام ئەوانەی کە لەو ڕێکخراوانە ئیشەکەن و پارە پێیاکەن ئەوانە ئینسان ناکرێ وازیان لێ بێنێ کە ئەو کاراناکەن ئەگینا ئەوێتری بەسەر ئەو چاوانم ئەو کارە ئەەکەم مامۆستاجێ حرمەتم بۆ تێ. بۆیە من لە درێژی ناکەم و ئەم بابەتە من لە هۆنراوەیە کاوتومە سەر بەردەبازی بەرپێتە. مامۆستا گیان سەری ئارا مەحمەد بەردەبازی بەرپێی تۆیە، بەردەبازی هەموو ئەو ئینسانە جوان و شەریفانەیە کە لە مەیدانی ئاینیە کارەکەن و خزمەتی ئاینەکەیانەکەن و خزمەتی مرۆڤایەتیەکەن. بەڕاستی سەری ئارا مەحمەد بەردەبازی بەرپێی تۆ ئەوانەی ترە ڕێز و حرمەتم بۆ تێ و زۆر سپاس بۆ پەیامە جوانەکەت بۆ من کە جێگەی شانازیە. هیوادارم کە هەمیشە سەرفرازی و هیوادارم خوا پشت و پەنات بێ و هیوادارم کە هەمیشە بۆ دڵە گەورە و جوانێتەوە بتوانی خزمەتی ئەو کۆمەلگای ئێمە بکەیت و ڕێز و حرمەتێکی زۆری سەد بار و دووبارم. اینجا ئازیزانی خۆشەویستان ئەوە مامۆستا هوشیاریش ئەو باسیشمان کۆتایی بێنە. باشە چێلگەی کۆرۆمە و غازەکە پارتیەکان ئەڵێن یەکێتی، ئەوانەی کە ڕقیان لە پارتیە ئەڵێن یەکێتی، یەکێتیەکان دەستی دووە ئەڵێن پارتی و تورکیا و ئەلەم بابەتانەیە.
لم نيتشير ومسعود ومسور وبافل وقباد ويكشيتو همو أمانة على إما محكومية كينكا شلقي كرومو غازكا أو يديك راو أي خو أرى محوني كدوكاك أما الشيء همو تاني حد محكومية كان همو تاني على أما محكومة كانوا كاريكين الرواية أي شيء كدوتي بافل وقباد أي شيء كدوتي مسعود ومسور بازاني وكاك أرى محوني كدو بقول خوتان كدو زانا خوتان كدو تانا بافل طالباني أي مقر بس لا شيء منها بتوان غازي الكرومو برن والله أي بن كاك أزني غاز العاسي الدنيا لبروا من ناش منا أو موضوع أو بوش مكيشنية بلام همو كسي أو راسي أزاني كشيء أو كاريكتو إما بين معنا كأكام شون ترور كرا أكام إيش يقول له كساني كإيشو كاري تنها أو أبو صار بقريته شلقي كرومو أو أبو الدوايات كان تقينا والرؤيا وألم بابتان تأشهري كتير رؤينا كذا بخلق تيرور كرا راستيك أكام قربانية بو كلام ميدانا كاريك دويشة تصفية كرا لنا يعنبرت يعني كبو خورونا كاكم إيت المجموعة قلنا بارتي كدوتي مثلا كتي كدوتي من ناس منا أو يالي وكيف خوتانا أو نأزارم كأي ودو حزبا لبناء بجودي خوتانا هتشتي قرب بمعنى براسيك أو لسه مسألة كرومو نايشيا مشتا كرومو ألم بابتانا أو بالرأي خوم متخوش في سالمين إن جابرت لسه خلاتي بلو مانجي نيسان طبعا خلاتي بلا لمانجي نيسان مانجي نيسانيش دروي نيسان براسي بناو بانها لبرو خلاتي بليش درويش جوري لميجو إيميا بوي ألين هميشا ميجو دسلادران إنوسيتوا لبرو ميجو زوبي زوري دروي كأنوسيتوا شنك بيلا نانوسيتوا باشية خلاتي بليش لمانجي نيسانا درويش نيسانا وهيش أزشيشي نيلا تنها أو يكشكاني كمله باري دزيان بدأ سويا دا أنيش مثلا قرقي مع صالانة بهزار نفري مسنا الجرو بارخورو عميلو نوكر كوكنوا والله ما خلاتي بلو خلاتي بلو شيء كاكش إنجا هاكم بس الأميونية برم لي مكان كاك كاتي قباد باسي مطارك على قال أردوغان بجوري تورا أبي وكو زاني كان تسمع كوتوا نيشيفان بازاني أكوت بينه وبويكا توزع أهوني بكاتو لبرابر أمدا بافل بو أوي خوي خالي كاتو لو موضوعيا أشيد لو روجيا أوي كيبان خلاتي بلا معك قريبا دسيو هر كردين وهر كرد أبين باشا عزيزاني على محمد بلام كردبونشي دروزنانا بافل جان كرداتيشي دوروانا تو مسعود بازاني نيشيرفان بازاني مسؤول بازاني توابي سراني باتي وشيتي كرداتيشي دروزنانا أكن لا شخص كانوا باجنيا باختيار علي بأيوة عليه هيشتيق لمسة الزاوية لنشمان بروريشي دروزن والنفام تسناك تنيا براسي أيوة كوملك بناو نشمان بروري دروزن والنفام بهمو بيانا بهمو مانا مسؤول بازين نخوي نوارا مسؤول بازين نخوي نوارا نيشيفان بازين نخوي نوارا بافر نخوي نوارا قباد نخوي نوارا همو تانكم ولا خلشي نخوي نوارا بناوي نشمان وبناوي نتو كمان وخساك بويا كاكا بافر جن ايوا هم دروزنن براسي هم تسناك نحقتا ادي بافر إسا كتشاوم لي 2600 كمبيوتر جيل على محمويان موبايل تو وجداني بافر تو تشيد بو كدو نجتمان بخشيو تشيد بكردستان وبمنجتماني إما بقدي إما بخشيو أنا خلشينا بافل شي بخشيو بإيوه بميجو إما بنتوي إما بكرد بخاك بشي شي بخشيو زحمة النبي لا شو يقتل عرقي كدوتو بكرد زحمة النبي لا شو كاكا بافل يكذبك يكتقال بكرد تقاندو زحمة النبي أو باسي في شك هناك تو لا شو بشاخك هالز ناويت لا شو تو عرقي كدوتو بكرد ها تو كام زنداني داجي كراني بينيوه تو لشوية بلاماري أمن سولك الدعوة ها بعث كام زليل داويد تو كي لجي سايب بعثا جيابيد تو لشوية برسيو بوا لشوية تينو بوا بو أمن شمانا وبو أمن اللي تزحمن نبيت هروا هاتويد همو خاكو نشتماني دزيوة خوتو بناماركتو بناماري بازانيد باشا $100 مليون تان قدو عرزو دارو بتان بخوتان دزيوة خودوا
باوکیوە مەسعود بازانی وە مەلام سەفاوە نێشیرەڤان بازانی وە مەسعود بازانی وە شانازی بە ئیبراهیم ئەحمەد هەروە لەتیفە بەنداودس هەروە باشە لە ساڵەکانی هەشتا و حەوتا کە مام ڕۆستەمیش باسی ئەکا بەڵگەشم لە بەردەستە هەیە 3 سینی ژیراوە ئازادیان کردووە بە 2 ملیۆن دینار جەلات تاڵەبانی 2 ملیۆن دیناری ئەو کاتێ ناردووە بۆ لەتیفی بەنداودس لە لەندەن مێردی شاناز بە بنەچی ئێوە لەسەر ئەمیلەتی ئێمەش ژیان بەڕاستی بۆیە ئاسانە زۆریش خۆشەکە کە پاڤڵ 100 ملیۆن دلار بدزی و شاهانە بژی شەو تا بەیانی خەریکی سێکس و ڕابواردن بی اینجا بە مایکرۆفۆن بڵێیت هەر کوردین و هەر کورد دەبین هەر کوردین و هەر کورد دەبین بە تەیارەی خاصیش لە لەندەندا ببەزی باشە نەک خۆت باوکیشت باپیرەیشت جەنگیان نەسوتاوە کاکە کوڕەکانتان نەکوژراون نەچوتە بەردەم پەتیسیەدارە فیشەک بەسنگیان بەسمتان نەکەوتووە ئێوە ئاوارەیەتان نەدیوە ئێوە خوشکەکانتان ژنەکانتان دایکتان باش نییە نەهاتوون قژی خۆیان بڕنن یان یەخەی خۆیان دادڕن لەسەر تەرمی کوڕەکانیان یان هاوسەرەکانیان یا براکانیان باشە ئەمانتان نەکردووە ئێوە هاتوتە سەر حازری ئاسانە لە هۆڕێکا کۆبیتەوە 100 ملیۆن دلار بدزی هەر کوردین و هەر کورد دەبین قۆڕ چه ئەحمەقێکە دانیشێ باوەڕ بۆ قسە قۆڕی تۆ کاکە چ ڕەشە وڵاخێکە یەت باوەڕ بۆ قسە قۆڕانی تۆ بنەماڵەی بازانی و ئەلەم بابەتان ناکەم بنەماڵەی بازانی لە شەستەکانەوە توجار بەسەر گەلی ئێمەواکەن بز بە بز نیشتیمان وش ئابڕووی ئەم نیشتیمانە ئەفرۆشن ئەوان شەر ئەڵێن کورد ئەبین و کوردین و کوردین و کوردین بۆچی ئەم قسە ناکەن ئێوە بۆچی ئەم قسە ناکەن بنەماڵەی بازانی و تاڵەبانی بۆچی ئەم قسە ناکەن ئێوە کۆمەڵێ بەڵان لە ساڵی 1990ەوە بە بۆنەی شەڕی پەلاماری ئەمریکا بۆ عێراق هاتنە سەر حازری دنیاتان دزی باشە مەحموود سەنگاوی ساختەچی ئەڕوا لەگەڵ لە تیڤی سەلەفیات دانیشێ بۆ دزی بۆ جەردەوی بۆ ڕەبوو بۆ ئەلەم بابەتانە باشە ئاسانە دوای ئەمەوە سەر مەسینەگەرێکی تر کە باسی ئەوە کات جاڵێشی لە ڕۆژی خەڵاتی بلەدا ئەم جارە خەڵاتەکە بدێ بە هەڤاڵ عەبدۆ وەڵا هەڤاڵ عەبدۆش کاکە ناوی ئێش پیس مەکەن کاکە باش نییە ئێوە دادوەرەکانتان لە هەڵەبجا 2 دانە گەنجی خستە زیندانەوە تەنها لەبەرەوەی ئاڵای تووشی فاشیان سوتاندووە پاڤڕجیان ئێسەی زیندان لە هەڵەبجا 2 گەنجی جوان لەبەرەوەی کە ئەوانە نیشتیمان پەروەرن بە ژرفانی خاڵیەوە ئاڵای تورکیا ئەسووتێنن ئێوە لە زیندان داتە ناونەوە هەفتەیەکە ئەڵێ چۆن ئاڵای تورکیا ئەسووتێنی بۆچی نەیسووتێنێ کاکە بۆچی ئەشدان خەنە زیندانەوە ئێوە شەرم ناکەن بەڕاستی چی دادوەریەکە لە هەڵەبجا و لە سەخیفە ئەچەوە 2 کوڕە حکومەدای خەتە زیندانەوە چی بێشەرەفێکەوە خۆ بەشەی سەرتەنور نییە تۆ پێت وابێ ئەگەر خەڵاتی بلەدرا بە زەلامەی تر توریۆف ئەردۆغان لە خەفەتە ئەمرێ اینجا خۆشەویستان خەڵاتی بلە چییە؟ بلە چییە؟ ئەنشتاینە؟ سۆقراتە؟ میشیل فۆکۆیە؟ کانتە؟ چییە؟ ماوسی تۆنگە؟ هۆشی مینەیە؟ بلە چییە؟ فیتنەیەک بووە شەڕی ناوخۆ لە شەسەکانەوە بلای برای مەحمەد داهێنا کاکە جاسوسی ئینگلیز بوو ئەو داهێنا شەڕی ناوخۆ کاکەجان بلە چییە؟ کتێبێکی هەیە کۆمەڵە چیرۆکی هەیە کە بە پێی سەردەمەکەی خۆی زۆر لاواتە چیرۆک و ڕۆمانەکەی بەڕاستی بەڵام وەکو نووسەرێک من هەمیشە لەم بەشەیە ڕێزی برای مەحمەد گرتووە وەکو نووسەرێک و وەکو چیرۆک نووسێ بەڕاستی بەڵام وەکو سیاسی کابرایەکی فیتنە و کابرایەکی خراپ بووە بەڕاستی بەڵام وەکو نووسەرەکەی ڕێزی ئەگرم و تەواو کە نووسەر بوو کۆمەڵە چیرۆکی نووسی وەکو شوێرەوەری و وەکو ئەو کتێبەکەی تی ناویچێکە هەمومان دەستەدەمی گەنجی ئەمان خوێندەوە سەدەبێکە تازە پێگەشت پاشان کێشەی بناغەیی برای مەحمەد ئەوەیە کە کێ قوتابی برای مەحمەد بووە کە ئەم مامۆسایان بووە هەمویان دزن هەمویان دەستپیسن خۆشەویستە سێری مناڵەکانی برای مەحمەدکە یەک هەموو کچەکانی برای مەحمەد بە گەلاوێژەوە کەژنی برای مەحمەدە باش نییە هەموو کچەکانی هەمووی دزن هەمووی دەستپیسن هەمووی خەریکی پارن یەک ئینسانی تێ هەڵ نەکەوتووە کە بەڕاستی خەمی ئەو میلەتێ بێ بەس خەریکی گیرفان و دزی و شەراب خواردنەوە و جگەرە کێشان هەمویان لەسەر حسابی ئەم میلەتە بۆ کوردیش ماندوو نەبوون بەڕاستی خۆ زەحمەتیان نەکێشەوە کچانی برای مەحمەد کاکە کۆمەڵێک شە لە لەندەن بوون هاتووە سەر حازری ئێستا هەموو ئەو مۆنتیقی سێمانیان دزیوە خۆشەویستانی ئارا مەحمەد باش نییە شاناز ئەو شانازە باشە شانە تۆ هەموو پارەی بۆ شێت پێ بڵێم ها بەشی یەک کەباب گۆشتی پێوە نییە خواوەچی بە ناموسم لە مانگی تەمووزە لەو بەغاو بەسایە بمرە لە شوێنە کافڕۆ بن بە 3 مانگ بۆ گەن ناکەی چون گۆشتی پێوە ئێسقانیت باشە ئەم هەموو پارەی بۆ چییە بۆ کوڕەکە بۆ کچەکە بۆ شوێ بن هەموو پارەی زەحمەت نەبێ بۆ شوێ ئەبن ها بۆیە خەرقن لە فەسادیە
باش نییە برای محموو مامۆسای ئێوە بووە بۆیە ئەمە حاڵی ئێمەیە ئادەی یەک قوتابین پێ بڵێن کە لەوانەی ئەڵێن ئای برای محموو مامۆسامانە ئینسانێکی شەریف بێت پێم بڵێن زەحمە نەبێت دز نەبێت دەستپیش نەبێت نییە کاکە معقول نییە ئەم بەشەرە نەیتوانی بێت لانی کەم تەربیەتی کچەکانی خۆی بدا کە ئەوەندە کە بە ئەدەب بن کاکە کەونن دەستپیش نەبن کەونن دەمپیش نەبن باشە لانی کەم کچەکانی دابنە بنە کچەکانم من برای محمەدم من نووسرم من ئەمە من ئەو من ئۆم کاتان لێکم دزی مەکەن پارە مەخۆن تاڵانی مەکەن تعدا لە خەڵک مەکەن ئەمە مەکەن وەکەن هیچی بە ئێوە نەوتوە کاکە باش نییە من حاجی عەلی باوکم پێوتم باش نییە گۆچانێکی بەدەستەوە بوو باش نییە ئەگەر ئینسان وەکو ئەم سەری ئەم گۆچان لار بێتەوە ئەوە ناپیاوە باشە ئەگەر ئینسان دزی بکە ئەوە ناپیاوە ئەگەر درۆستن و ساختەچی بێ ئەوە ناپیاوە ئێستا من قسەکانی ئەو سەد باراکەمەوە بەڕاستی ئەوەی ئەو شتانەکە ناپیاوە نامەردە بەڕاستی تەواو اینجا مەسەلەی سامانگەرمیانی خۆشەویستان وەکو نەڕەکەی پاڤڕێجە لە تاڵەبان یاخر هەندێک شتێ ئینسان تۆ واقع باسی بکات سەرەتا ئەبێ ڕەخنەی لە سامانگەرمیانی بگرم کە تۆ نەدەبوو ئەو کارە بکەیت کاکە تۆ عەیبە کاکی گیان عەیبە زۆربەی خەڵک ئەمە تۆ ماستاوە زانێ سەردەمانێت تۆ لەو شاخا پێشمەرگە بووی پاڤڵ لە لەندەنە خەریکی مەشروب خواردنەوە و ڕابواردنی خۆی بوو لەگەڵ کیژۆڵە میژۆڵانە کاکی گیان باشە خەریکی ئەو بووە حتى ئەگەر تۆ ئەڵێی ئەمە ئەدەبی من وایە ئەمە پەروەردەی من ئاوایە دیسان نەدەبوو لەگەڵ پاڤڵا ئەو کارە بکەیت باش نییە بۆیە ئەدەب ئەبێ بەرامبەر بە ئەدەبان تۆ بەکاری بینیت باش نییە پاڤڵ لە بریتانیا گەورە بووە کەلتوری خێزانەکەیان بۆ جۆرەیە باش نییە ئەوان وەکو خێزانێکی سنەتی خاوەنی ڕێز خاوەنی احترام لە خەڵکی گەورەتر یا لە خەڵکی بچووکتر ئەوان ئەمە نازان بەڕاستی ئەمان ئەشتان نازان لە بنین بیست بنمونە من وەکو ئارام ئەحمەد بەیانی بێمەوە سلێمانی باش نییە نە ئەمەوێ نە حەز ئەەکەم لەگەڵ پاڤڵ دابنیشم چونکە ئەتەسم قسەم پێ بڵێت ئەتەسم جرتێکم بۆ لێبا ئەتەسم چۆن جوێنم باتی ئەتەسم بڵێ ئارام ئەحمەد خوشک و دایکۆلەکەم یەک کەلەم لێ با بڵێتەوە بۆچی جوێنە بە ئێمە و قسە بە ئێمە تو بنمونێ ئانەڵن جوێن بە قسەکانم بەڕەخنەکانم بەڕاستی تێگەیت چکانە میوانداری نازانن لە ماڵەکەی خۆیانە مەناعەتیان نییە بدەنە بەر شەق باش نییە یعنی ئەتەسم سوکاتی پێ بکات تەواوی سەرانی یەکێتی بە کۆنەکانەوە بە تازەکانەوە باش نییە هەر بێن خۆیان لە پاڤڵ لا ئەدەن خۆشەویستان خۆ لەبەر ئەو نییە کە لێ ئەترسن لەبەر حرمەتی خۆیانە لەبەر کەسایەتی خۆیانە ئەڵێ تفێکی لێکردن بڵێ چی کاک تفێکی لێکردن بڵێ چی قسەکەیشیان ڕاستە کاکەجان من بڕۆمە لای پاڤڵ تفێکی لێکردن بڵێم چی کاک ئایلەوە کەسایەتی خۆم خۆشی خۆمە پیاوەزانم چی بکەم کاک بەڵام ئەگەر هەر ئەم پاڤڵە بێتە هۆڵەندا بێتە لەندەن خۆم ئەڕۆم لەگەڵشی دائنیشم چونکە ئەزانم کە لە ئەوروپا هیچی پێ ناکرێت ئەو جۆرە کەسانە پەروەردەکەیان بەو جۆرەیە لە ماڵی خۆیانە ئازان شەختی هەڵەدەن بەڵام لە دەرەوە نا واتە شێری ماڵەوەن بەڵام ڕێوی دەرەوەن من بیرمە هەمووشتان بینوتانە خۆشەویستانی ئارام ئەحمەد لە لەندەن ژنێکی حیزبی دموکرات یەخی بە پاڤڵ گرت هەزار قسەی نەشیاوی پێوت ئەو پاڤڵە زۆر محتەرەمانە زۆر بەڕێزەوە وەڵامی ئەدایەوە وانییە خوشکەکەم دایکم وانییە ئەمە ئەوە نییە بۆچی لەبەرەوەی ئەترسێ لەوانە بەڵام هەر ئەو ژنە ئەگەر لە سێمانی ئەو قسانەی کردە هەزار شەکی تێڵەیە باش نییە بۆیە ئەزانم هێرش لەسەر سامانگەرمیانی هەیە کە خەڵکانێک بە ماستاوچی و ئەم بابەتە ێزانن سەر ڕای ئەوەی کە بەڕای من نەدەبوو ئەوە بکە باش نییە بەڵام ئێشتا مەمنونی خوا بە کاکە سامانگەرمیانی ئەگەر پاڤڵ یەک کەلیلیات هەیە لە چی خۆتە کوڕێک تۆقی لەگەڵاکە مەچین هەڵگرێک ئەچی ئەوە کەلیلیە کاکیژیان ئەو یعنی دیارە کەلەکە بە هێواشی وای لێکە ئەو یعنی حەزەکە کەلەیەکی لێ با بەڵام بە هێواشی ئەو کاراکات باشە بەڵام من پێچەوانەی هەموو ئەوانە کە پەلاماری سامانگەرمیانیاندا من ڕەخرم لە پاڤڵ هەیە باشە چونکە بۆ ئەم پیاوەکەیەت بەو تەمەنەوە ڕێزی تۆ ئەگرێ باش نییە ئەبێت تۆ بەرامبەری بە ئەدەب بیت ئەبێت تۆ ڕێزی لێ بنی بەڕاستی لانی کەم وەکو ئینسانێ ئەوەستان ئەموو زۆر سپاس کاک سامانجیان ڕێزم بۆتەیە منەشێن شکە دائنیشم تەواو ئەوە ڕەفتارم کردەیە ئینسان ئەبێ بەڕاستی بە ئەدەب بێ لە بەرامبەر خەڵکە باش نییە نەکۆمەڵە خەداشە سامانگەرمیانی ماساوی کردو ئەمەی کردو ئەوەی کرد بەڵام پاڤڵ ئەپارێزن ئەمانە ساختە چیانە ئەوە عەیبە کاک باش نییە ئەسڵەن با ماستاویش بێ ئەوەی سامان بەڵام ئەوەی پاڤڵیش بێ ئەدەبیە ئەوە بێڕێزیە بەڕاستی باش نییە من بڕۆمەوە هۆڵێکەوە پیاوێکی بەتەمەن هەسێرە بەرم یا هەر گەنجێ یا مناڵێ هەسێرە بەرم باش نییە ئاوا قۆڵکە بێ ڕام کێشە بۆی احترام کە لە پەنا خۆیان دامنێ
ئەپڕی ڕێزی لێکرم هیچ نەی بەڵێم قوربانی بم دەستەکان خۆش بێ سوپاس دەکەم من ئەچم لەولا دانیشم باش ئینسانە بێ ئەوە بە حورمەت بێ بەڕاستی تا بۆیە تەواوی ئەو سوکاتیانێک کە خەڵک بە سامان گەرمیانی کرد خودی پاڤڵ کردی بەڕاستی پاڤڵ لێی مەسئولە باش نییە بۆیە ئینسان لانی کەم ئەبێ ئەوەندە بە ئەدەبێ کە کەسێک ڕێزی لێنە ئەبێ ڕێزی لێ بگرێت باش نییە تەواو ئەوەیە لەبەرەوە بیرکردنەوەی من هەمیشە لەگەڵ زۆری خەڵکا جیاوازە بۆیە ئەوە بەڕەقی لەسەر پاڤڵ قساکەم بۆ ئەوەی ڕێز بگریت ئەچیتە شوێنێ کەسێک گێ بۆ لات ئەو کەسە هەر کەسێ بێ حتا ئەگەر نەیاریشی بێت کە هات ڕێزی لێگرتی ئەبێ تۆش بە ئەدەبی ئەبێ ڕێزی لێ بگری بەڕاستی خۆ بە شێ زانین کە تۆ حسە تاقەنی تۆ چیت کاک تۆ چیت بۆ ئەم میلەتی ئێمە کە تا فشەفش بەسەر ئەم خەڵکی ئێمە ئاکەیت چیت کردووە کاکە تۆ بۆ میلەتی ئێمە چییە ئەم کەڵە گای و مافیایە لە سێمانە دەست داوەتێ کاک چییە چیت کردووە تۆ چیت ئازایەتێکە و جوانیەکە و فەلسەفەکە و هیچ نییە کوریژ لە تەڵەبانی هاتووی دایم لە دلای ئێمە بردووە بۆ خۆت و حەپەلوشی کردووە مەجموعی خوێنی تیۆری بەچەکەوە داناوە ئەوەی قسەکە تعدای لەکەیت و ئەی فڕێنی کەس بەرامبەر قسە ناکە تەنها مەسەلەکە ئەمەیە تووشیت کاکە ئەگەر ئەمە نەبێ دوو گەنجی سلێمانی بۆ چادەڕا دەکێشن کاکە تۆ لەبەرەوە بۆیە من ئاوا قساکەم کە تۆ ڕێز بگریت بۆیە زۆر کەس ئەڵێ چی بە ئارام مەحموود کە بۆی کە ڕکەن لە ئارام هەسە لەسەر ئەم ڕاستیانە کە من ئەیڵێم ڕکەن لە ئارام مەحموود ژیانی من خەتەریاتەوە بۆ لەبەری کە من چەشنی منان ڕاستگۆم من کۆمەلگای کوردی بخوێندێتەوە خۆشەویستان سێ جۆر ڕەخنە لە باشووری کوردستانە هەیە مەجموعەیە مەسینە هەڵگر و خوێڕی تیۆری پیاوی پارتیوێکێتین ئەمانە خۆیان بە ڕۆژنامە نووسەزانن هەمیان نۆکری ئەمانە نوتەوە ڕەخنە ئەگرن بە هێواشی هەندێک کەسە یاڵەن ڕەخنە بە گۆڵ ڕەخنە ئەگرن بەڵام ژێشە لەگەڵیانند ڕەخنەکانی ئارام ئەحمەدەکان ڕەخنەی بزماریە ڕەخنەکانی من بەجێ بەڕاستی ئەوەیە من لەوە تێگەم کە ئەم زمانەی من باعیسی سەرە من باجەکەیم دا بەڕاستی من حەزەکەم بێدەنگ بم باش نییە حەزەکەم بێدەنگ بم بەڕاستی باش نییە حتا هەر لە بناغەوە ئەم ئیشی ئارام مەحموود نییە کاک بەڵام ئەمانە ئەمەندە ناشیرینن ئێستا ناتوانێت بێدەنگێ بەرامبەریان کاکەژێ جا پیاوەکانی ئەمان کابرایەکێ لە هین لە هەڵەبجا من بابەتێکم بڵاو کردەوە لەسەر هین لەسەر تخوا ناوی چییە و کابرای ببوون بەڕێزە لەسەر هین ناوەکەم لەلای خۆم نووسی بوو ئاسۆی حاجی مەحەمەدی بامۆچی ئەو ئاسۆیە بابەتێکم نووسیوە باسی ئازا دەکەم کە بە سەرخۆشی و سەکرانی ئەچی هەڵەبجە بەڕێوە بە کەچی چوو ڕسمی و کابرایان داناوە باش نییە کاکە من مەسئول نیم داوە لە تیکتۆک و میکتۆک و ئەلەم بابەتانە چی ئەو پارچەی هیچی عیلاقی بە منەوە نییە کاکە من وتومە ئەو ئاسۆیە مەسەڵەن یان پارەیە و بنوخش و ئەلەم بابەتە باسی ئەوم نەکردووە کە بە سەکرانی ئەوەکە ئێوە بۆ ڕسمی ئەو کابرای دانن کاکە ئێوە زۆر عیبە بەڕاستی کاکە لانیکەن کەشتەکانی من ئەزن وەکو خۆی دایبنێن وەکو خۆی ئەسڵەن بەحسەکەی من لەسەر ئاسۆی بامۆکی هەر نییە ئەو مۆزوعە باشە بزانین چی ساختە چیەک هەڵەسێ دەقدانکەی منی بردووە ڕسمی و کابرای دانەوە لە خۆیەوە زۆر عیبە بەڕاستی کاکەم تۆ ڕازگۆ بە ڕازگۆ لەو شتانەیشە لەبەرەوە عەزیزان ئەو شتانە هیچی عیلاقی بە منەوە نییە مەسئول نیم دێ بەڕاستی من باسی ئاسۆم نەکردووە کە بە سەکرانی ئەوەکە باسی ئازادم کردووە کە بە سەکرانی ئەو وڵاتە بڕێوە بە تەواو من وەکو ئارام ئەحمەد پێم خۆش نییە بێڕێزی بە هیچ ئینسانێ بکەم بەڵام ئەمانە ئینسان نین ئەم سەرانی پارتیوێکێتی خۆشەویستان خۆیان کاروکردەوەکەن ئاوایە منش مەجبورم ئەوە بکەم کاکە ئەمانە وەکو بەردوان عەزیزانی من ئەگەر بەلۆکە پێیانە ئەکێشیت هەر پێشی نازانن کە بەردش ئەکێشی بە بەردا تەقان دەنگیت و هەم پاچەشی لێ ئەبێتەوە بۆیە ئەمانە بەردن مش بەردم بەرامبەریان بەڕاستی تۆ ئەمە ڕاستەکەیت بۆیە بەردبوونی ئەوان منی وانێ کردووە کە وەکو بەرد بەرامبەر ئەمانە ڕابوەسم و بەڕەقی لە بەرامبەرێ نەقسە بکەم دکتۆر میرانێکەیە خۆشەویستان بۆتان باس بکەم یەک دەقە بوەس ئەم پاڤڵە هەساوە لەو لە هینەکەی بلەیە ئەوەی کە ئێستا باسم کرد هەر کوردین و هەر کوردەبین اینجا میران ئەڵێکی میرانی دکتۆر میرانی مەسینە هەڵگرت بێشەهامەتی ماستا و چی ساختە چی لە پەیامەکەی ئەمڕۆی سەرۆک پاڤڵ بۆ هەتا لە هزری کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەبێنێتەوە ئەی ڕوو ڕەش بێت باشە ئەی ڕوو ڕەش بێت ئەمە دکتۆرەکەی خۆشەویست
یەک دەقەت خوا بوەسن خۆشەویستان زان ڕسمەکەی دۆزمەوە تو شەرەف ئەوە دکتۆرە سەیری ورگەکەن سەیری ورجیکەن خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە تو خوا ئەوە دکتۆرە ها تو وجدانتان ئەوە دکتۆرە ئازیزانی ئارام ئەحمەد ها سەیری ورجیکە باشە دکتۆر میران تەتەڵە میران ئەگەر تۆ جەبان نیت ئەگەر بێشەهامەت نیت ئەگەر ماستاوچی نیت کام پەیامەی پاڤڵ تاڵەبانی ها یەک گوێ درێژ لە کوردستانە بێنە لێی بپرسە تۆ چیت ئەڵێ من گوێدەژێکی کوردم ڕێگواوە پێڵەکە ئەڵێ گوێدەژی کورد باشە ئەمە چ فەلسەفەیەک ها باشە تێکیش پێشتر بلای ئەحمە ئەسوەد ئەوە وەکو میعر ئەو قسەی کردووە هەزاران ساڵە کورد ئەڵێ هەر کوردوین و هەر کورد بووین ئەمە چه فەلسەفەیەکە چه حکمەتێکی تێ ئەسڵ تۆ گە تەنها ماستاوچی نیت ها تۆ چیت کاکە درۆنە بۆ چیەکەی چه فەلسەفەیەکی وتووە پاڤڵ تا لە هزری کۆمەڵانی خەڵکە ئەمێنێتەوە ئەی ڕوو ڕەش بێ بۆ خۆت و بۆ درۆ ماستاوچی مەسی ناڵگر باشە نەفرەتی دەبێ ساختە چی ئەم پارانەی کە وەری ئەگری دکتۆر تەتەڵە میران هەر بۆ ئەم ورگە ئاوای لێ بکەیت هەر بۆ ئەمە ها هەر بۆ ئەمە بەخوای شەش نەداوە ماوەکە ئەزانین چۆنە هەر ناوگەڵە هەر نابینەوە داماوە لەبەر ورگ هەشەوەنە ئاڕەخەکەی تێەکەیت و پارە کۆەکەیتەوە خەریکی ئەم بەزبێت و کەی زەلامی کاکە تۆ چیت بەڕاستی جەبان بۆچی درۆەکەیت تۆ لە خۆتەوە ها بۆچی درۆەکەیت ئەتێ ئەم ورگە ئەوەی کەی دەبێ دەبڕۆ هەروای لێکە هەر خەریکی ئاڕەخەکەی تێکەشەوانە و گۆشت و مەزەیکە بەسەراوە باش نییە ئەوە حاڵی ورگتە باش نییە ئەمە حاڵەکەتە بەڕاستی ژنە داماوەکەیش لەگەڵ ڕێز مابووی نازانم بە ورگەوە چی لێ بکە کاکەجان چی لێ بکە کاکە من تێناگەم ژن بۆ بەلای ئێوە دانیشە کاکە من تێناگەم کچ و کوڕ چۆن لە ڕوویە بە ئێوە بڵێ باوکە کە بە ئاشکرا ئەو نەسووکن ئەو نەدرۆکن ئێوە کاکە عادەتەن ژن پیاوێکی خۆشەیە کە تۆ بە هەیبەت بێت تۆ خاوەنی کەرامەت بێ بەڕاستی باش نییە برا حتا مناڵ کچ و کوڕ باوکێکیان خۆشەیە کە تۆزی باوکەکە قیمەتی هەبێ حیسەتی بێ کەرامەتی بێ بەڕاستی کاکیەوە بێ کەرامەتن ژن چۆن ئێوەی من ژنان تێناگەم ئەو ژناوکو خۆتەوەکو خۆتان وان ئەوانی سووکن بۆیە ئێوەیانەوێ لەبەر پارەکانتانە مناڵەکانتان سووکن وەکو خۆتان پەرۆ دەبووە بۆیە لەبەر پارەکانتان ئێوە کەی باوکن ئەوە کەی مێردن بەڕاستی کەی جارێکی تر نەخەڵە تابی هەر لە خۆتۆ ئەو قسانەی پاسەر وەک پاڤڵ ئەوە نازانم هەتا ئەمێنێتەوە چی هەر کوردین و کوردەبین هەتا ئەمێنێتەوە ئەمە ئەوەش خۆشەویستە بەلەمەکەن بابەتەکەمان خۆشە تەحملتان هەبێت تەحملتاوە ئەوە ئیش یەکەیەکە هەمووتان ڕسواکەم باباش بیزان یەخوا عافێتی بێ خاڵە ئارام خوایە بکەی بە خاتی گەورەی خۆ تەمەنی ئەو ئارام ئەحمەد درێژکەی خوایە یارمەتی ئارام ئەحمەد بێ بۆ ڕسواکردنی سەرانی بنەمەڵەی بازارین جەماعەتی یەکێتی خوایە یارمەتیم بێت و پشت و پەنام بیت بەخوا لەوە دڵنیام ئەو نە یەقینم ئەو نە بڕوان بە تۆ هەیە ئەگەر تۆ نەمخەی هیچ کە دەتەنە ئارام ئەحمەد بخە قەسەم بەخوا خۆت نەمکوژی کە دەتەوێت من بکوژێ ئەوە باشە ڕاستی بزن ئەرە وەڵا مەلاکەی هەولێر جەها شتەکانی من پێشەوانی زۆربەی خەڵکە قسەکانی من سەیرکەن هەر خۆتان سەیرکەن مەلاکەی هەولێر هەستاوە مەلایەکە لەگەڵ کچێکا مسیاری کردووە کچێکی 30 ساڵەیە پەیوەندی پێوە کردووە مامۆسایش تەماحی تێکردووە توێتی وەرە بە تەرتیباتێ بکەین تەرتیباتەکە چییە مامۆسا پێوێتەوە وەرە بە زەواجکەین زەواجی زەواجی مسیار ئەمە کچەکە خۆی ئەجێرێتەوە خۆشەویستانی منە باشە کچەکە خۆی ئەجێرێتەوە خۆی پەیوەندی بە مەلاکەوەکە خۆی ئەڵێ دوجار داوای زەواجی مسیاری کردووە من نەمزانیوە زەواجی مسیار چییە مامۆسا بۆی شەرح کردوون کە زەواجی مسیار ئەمەیە ئەوەیە داواشی کردووە کە بە دایک و باوکی بڵێ وەکو شاهید دوایی کچەکە بە دایک و باوکی ئەڵێ جواب لە مامۆسا ئەجێڕێتەوە ئەڵێ ڕازی نەبوون پاشان مامۆسا چووکە کچەکەی بەدڵ بووە توێتی کێشەی نییە من دوو شاهیدی ئەهێنم دوو شایدی هێناوە باشە کچەکەی مارە کردووە دوای خۆی ئەڵێ بردیمێ ئەو شوقەیە کە خۆی حازە کردو بۆچی چی بۆم شوقەیە بە قوربانە بم بۆچی چی بۆم شوقەیە دادەکێن خۆی بۆی ڕوون نەکردەوە کە مسیارە ئەمەیە ئەوە بۆچی چی پاش هەفتەیە دوو هەفتە پیاوەکە دوو کەسەکەی نردو مامۆساکە و تەلاقی یاوتێ بڕۆ خۆحافیزی بێت ئێستا دادەگیان گلەی لە کیەکەی تۆ مناڵێکی 16 ساڵی 15 ساڵی 12 ساڵی تۆ شو کردووە 30 ساڵ تەمەنتە یعنی خوددا ئەو عەقڵی پێی نەیاوی کە کامە چاک و کامە خراپە باشە ئەوە مەلاکە ساختە چی بوو مەلاکە درۆزن بوو ئەوە مەلاکە فاسد بوو باش ئەوە مەلاکە فێڵباز بوو ئۆکەی قبوڵمە بەڵام خۆ تۆ 30 ساڵ تەمەنت خۆ تۆ مناڵ نیت
مسیارەکەی بۆ شەرح کردووی کە ئەمە حاڵەکەیەتی خۆت بۆچی ڕاستی بوویت بۆچی چی بۆ شوقەکە زەحمە نەبێ بۆچی هێشتا بۆ ڕوخێنێوەکو دیواری گڵداتی گیان سگرەی لە کێکی هاتووی خۆداگین کردووە وەڵا بەڕێزان من مامۆسایەکە پێنی پێ برمی بۆ شوقەکان و مسیار وایە مسیار وەکو سیخەی ئێران وایە چاوەکە تا وەکو سیخە شیعەکان وایە ئەکرێ بۆ یەک جا سێکس بێ ئەکرێ بۆ سەعاتێ بێ ئەکرێ بۆ شەوێ بێ ئەکرێ بۆ 20 ساڵ بێت ئەکرێ بۆ زیاتریش بێ یا بۆ کەمتر بێت ماوەکە بەدەست خۆیانە تەواو ئێستا مسیارێ کات و دای دوو ڕۆژوازی دەیهێنێ تۆ خۆ حەزی لە شەپشە پیرانەکە بووە بە قوربانی ئەو دڵە خۆ حەزی لێ کردووە کاکە خۆ چووی بۆ شۆقەکە بۆیە بۆ ڕوخێنێ دە نەچووی دایەکە چاوەکە خۆ مامۆستا بۆی شەرح کردی بابەگیان ئەمەیە مسیار ئەمەیە بۆچی چی زەحمە نەبێ بۆیە تەنها مەلاکە تاوانبار نییە تۆش تاوانباری خانم تۆش تاوانباری بەڕاستی تۆش حەزی لەو شەپشە پیرانە بووە قەسەم بەخوا بۆیە ڕۆشتویت ئەگینا تۆ ئافرەتێکی 30 ساڵەی مامۆستا من نیکەم من مسیار ناکەم زەواجم لەگەڵاکەی بۆ دائیمی بەستە چەرنایەکی خوا حافیز و خوا حافیزم ئەمە چییە لە ئەوەڵەوە ئەڕۆن ئیشەکە تەرتیباتەکەن و مرتاحە بن لەو سەرۆیەنەوە ئەنجای بە ئێمەگەیەخە بەم کۆمەلگایەگرن مەشێکە نەچیت بۆ کێوتی بچۆ تۆ قوربانی نیت ئەو مامۆسایە تعدای لە تۆ نەکردووە قەسەم بەخوا خۆ هەردوو چاوی دەرەهاو ئەزانم ئەوی ساختە چێوە فێڵ بازە و ئالەم بابەتانەوە فاسدە بەڵام قەسەم بەخوا هەمووی خۆت ئەڵێ خۆت من جۆم لە قسەکانی خۆ کردووە جۆم لە قسەی مەلا هەنازەم کێ جۆم لە قسەکانی خۆ کردو تۆ خۆت ئەڵێ وتومە مامۆستا مسیار چییە پێی وتوم وەڵا مسیار ئاوا ئەو بۆ شەرحکردوم کە ئەمەیە یعنی پێی وتوی مامۆستاکەکە ئەیلۆ ئێستا بن بەژنێ گەڵێم ئەڵێم خاتون گیان من تۆم خۆشەوێ و من ئەمەم و ئەوەم و ئەلم بابەتانە ئەمە بە مسیار مارەکەم ئەڵێ مسیار چییە مسیاری بۆ شەرحەکەم لە ئەوڵۆ ئەمەیە ئەوەیە ئەوە جیهانی عەرەبیە هەیە و ئەوەیە ئەکرێ بۆ ڕۆژێ بێکێ بۆ سەعاتێ بێ بۆ دۆگات ئەوەڵێ ڕازیم کوردی ژەڵێ من ڕازی تۆ ڕازی دارێر بە هینی قازی تەواو تۆ خۆ ڕازی بوویت تۆ شەفتێکی کاکە عیب ئەگەر ئێستا تۆ کشێکی خوار 18 ساڵ بوویتایە 15 ساڵ و 2 ساڵ بوویتایە بە هەموو توان دیفاعم لێ کردیت ئەباشە بەڵام تۆ گەورەیت خۆ ئەبێ ئەو عەقڵت پێ پشکێ کورە کچەکان ژنەکان ئەمە چییە ئێوە هەر مەلایەکە بێ ئەشنە ژێری عیب و شوورەی کاکە ئەمە چییە برای شیرینم ئەمە چییە سەردەمانێک لە سێمانیا بووم ئێمەی گەنجی خوڕ بەسەر باشە وەڵای خۆ وەسعشمان باش بوو بەخوا پارەشمان پێ بوو بە کچێکمانەوە ماڵی حاجی محەممەد لەکوێرە خۆی دەبڕۆ بیخۆ کورە با بەڵێ ماڵی حاجی فڵان کەس دەکوێ جوێنی پێدەیت باش نییە کورە کاکە ئێمە باسی هینمانە کرد باسی عشقی ڕۆحیمانە کرد کش حەزی لێ کردین بە ساڵ بە 2 ساڵ ئەمان و نابێتەوە قەی لەگەڵاکەی نابێ ماچیکەی نابێ ئەمە ئەوە ئەگەر وا کرد ئەوە خیانەتە عشقی پاک ئەوەیە کە نابێت دەست لێک بن بە هیچ جۆرێ لەمس هەبێ هەتاوەکو مارەیەکەی ئێستا ئێوە مەلایە خۆی مارەیەکە خۆشی تەلاقیە خۆی ئەیبا و خۆی ئەیهێنێ ئەوە چ وەستێک کۆمەلگای تێکەوتووە بۆیە خۆشەویستان ئەمە قسەکەی بنە ئازیزانی ئارام محەممەد بڕواتە لەبێ خۆشەویستان کۆمەلگای ئێمە کە فەساد بووە سەرانی پارتێکێتی فاسدن مێدیاکارەکان شاعیرەکان نووسەرەکان پزیشکەکان مامۆساکانی زانکۆ بەشێک لە مامۆسا ئاینیەکان بە تایبەتی ئام سەلەفی و مەلەفی ئەلەم بابەتانە قەسەم بخوا ئەوانە سەرتاپیان غەرقی فەسادی و بێئەخلاقی و بێڕۆشتی باشە ئەوانن هاینە کۆمەلگای ئێمە پڕ لە ئینسانی شەریف و پڕ لە ئینسانی پاک و جوان کاکە ئەمانن لەبەرەوە چاوەکە ژنەکە تۆیش 30 ساڵ زیاتر تەمەنتە خۆ حەزی لە شەپشە پیران بووە بۆیە ڕۆشتی بۆ شەقەکە بۆ لای نەچیتایە کچەکان مسیار ئەوایە لە ئێساوە پێتان ئەڵێن بە هەموو ژنان و کچان ئەگەر کەسێ وتی بە مسیار بڵێ من مسیار ناکەم یاکە کرد ئەتوانێت بۆ یەک جار لەگەڵ تا بخەوێ دوایی دوازی تەلاق لەوات مسیار وایە تا دیگلێژ نەکەنەوە من کاگارە مامۆسا مەلا ئارام محەممەد بۆ شەڕحکردن هەمویان و بەڕێک و پێشی بۆم تەرتیب کردن ئاواتی شێخ جەنابیشتان بۆ بەحسەکەم باشە سێریکەن خۆشەویستە ئەوە بابەتەکانی ئەم شۆمان ئەوە لێ کرد اینجا ئەچنی سەر ئاواتی شێخ جەناب سێریکە طبعا یەک کۆمەڵ بەڵگەم بۆ هاتووە بەردەست خۆشەویستان بەڵگە بە نامە بە مۆر بە ئیمزا بەرچکە من بەبێ بەڵگە قسە ناکەم بەڕاستی سەرەتا شتێکیان هەبووە بە ناوی چی بە ناوی کۆمپانیا بۆ تەعقیم نازان پاکردنەوەی بۆ نازان بۆچی ئەلەم بابەتانە سەرەتا هەڤاڵ ئەبوو بەکر کتابەکەی کردووە تا وەزارەتی دارایی ئیجازەی بداتێ کەسێک بە ناوی ڕەند کتابەکەی لە پارێزگارەوە بردووەتە لای ئاوات بۆ ئەوی بەرجێکی قانونی بکەنە بەر ئەمە پێی ئەڵێن زۆڵی لای بەڕوو یعنی ئاوات زۆڵی لای بەڕۆ خۆشەویستانی بن باشە نیسبەتێکیان داوە بە یەکێتی
آخر لە دەڤەری سلێمانیە کارگەی پیسایی کەیتەوە ئەبێ بەشێک بێ بێژێتی باشە لە هەولێر و لە بادینانە کارگەی پیسایی کەیتەوە هێنی منهۆڵ ئەبێ بنەماڵی بازانی بەشێکیان هەبێت ئەمەتی هەر قانون بەڕاستی یعنی تۆ کاک پیسایی ناتوانانی بخۆیە بەشێکی دیپارتیش بیت لە کوردستانە ئەمە یاسای ئەمانە کاکچە هەردووکیانە بەڕاستی بۆیە خۆشەویستان ئەمە سەرەتای کارکردنی ئاواتی شێخ جەناب بووە بۆ دزی و فزی بۆ خۆی و بۆ کوڕەکانی کاکەنەوەی دەست ئەو کاکەنەوەی کە 10 ساڵ ئارام مەحمەد شەڕی بۆ کرد لەلای کوڕەکانی خۆی دەوڵەمەند کرد کەسێکەیە ئازیزان بە ناوی سالار گرێزەی جاسەی دستان بۆ کەشەکەم دست خۆشەویستانی ئارام مەحمەد کەسێکی دست هەیە بە ناوی سالار گرێزەی ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی بە ئاوات و بە شاسواری کوڕی ئاواتەوە هەیە سالار خۆی دووسێ کۆمپانیای لە هەولێر هەیە لە هەولێری شەریکە دزی ئاواتە کار ئاسانی بۆ هەموو کارەکانی ئاواتی شێخ جەناب ئەکا واتە یەکەمین حەڵقەی دەسەڵاتە لەگەڵ لە بینی پارتی و لە بینی ئاواتی شێخ جەناب واتە ئەم سالارە شەریکی بڵندیش پورزای ڕێبەری وەزیری ناوخۆیە ئاوات هەموو شتەکانی لە هەولێر لەم ڕێگەیەوە ئەکات خۆشەویستانی ئارام مەحمەد لە وەزارەتی دارایی چەکی تەعاهود هەیە باش گوێم لێ بگرن لە 2009 ڕێنماییەک دەرکراوە لە حکوومەتەکەی خۆیان لەبەر کەمی پارە نەیانتوانیوە ئەم پارانە سەرف بکەن ئەم چەکانە زۆرن هی کۆمپانیاکانە هەیە 100 ملیارە هەیە 50 هەیە کەمترە هەیە زیاترە وەرحاڵ لە سەردەمی ڕێبازی حەملانەوە نەئەبوو ئەم چەکانە سەرف بکرێت بەڵام خودی ڕێبازی حەملان زۆر چەکی نیوە بەنیوە کردوتە پارە بەشێکی بۆ خۆی بەشێکی بۆ خاوەنی چەکەکان بەشێکیشی بۆ کوڕە گەڕوگولەکەی نوێشاسەفات چیا و نمنم باشە کاتی خۆی ئەمە لە فەمووکو خۆی بڵاو کردەوە خۆشەویستان ئاوات کە بوو بە وەزیر وتی من چاکسازی ئەەکەم بەڵام چەکسازی کرد چەکسازی بۆ پارە پیاکردم ئەم سەرە گرێزەیە خۆشەویستان چەکەکانی دەکڕیەوە بە نمونە من بەڵگەیەکم لایە چەشێکی 2 ملیار و 500 ملیۆن دینار ئەوە چەکەکەی خۆشەویستان ئەوە چەکەکەیە بە مۆری جوان دیارە خۆشەویستان یا دیار نییە چەکەکە ئەوە بەڵگەکەی خۆشەویستان 2 ملیار و 500 ملیۆن دینارە سەرە گرێزەی کڕیوێتیەتی بە ئاوات کە کڕیوێتەوە کە چەکی تەعاهودیە کە نابێ خەرج بکرێ هی کۆمپانیایەکە لەسەر داوای سالار گرێزەی بە ڕازەئەوەندی هەردوولا خەرج کراوە بەر بەنیوەیی ملیارێک و 250 ملیۆن بۆ خاوەنی چەکەکە ملیارێک و 250 ملیۆنەکەی تری بۆ ئەمان لە ملیار و 250 500 ملیۆنیان داوە بە چیای نەوشیان سەفا بۆ تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئەم بابەتانە تۆ سەری ئەم دز و بێشەرەفانەکە خۆشەویستانی من ئەژە ئارام مەحمەد کاکە تۆ واز بێنە کاکە تۆ بۆ قساکە یاقلشی باشم دزانەکەی کوڕ کاکە باسی نەکەم دڵمەتەقێ براشینم با قورئان جەڵد لێمەیە باسی ئەمانە نەکەم کاکە باش نییە چونکە بۆ خەڵک پەنا بە من هێنێ خۆش ئەینا خۆ من لە ئەوروپایە وەڵڵی کاکە چەند جار باسم کردووە بە قورئان ئەوەی کێشە بێ ئارام مەحمەدیەتی بە قورئان ئەوەی کێشە بێ نیمە بەخوا ماڵم هەیە وەڵڵا ژیانم هەیە بەخوا گوزەرانم هەیە وەڵڵی کا لە کۆمپانیا ئیشەکەم هەتا 67 ساڵی ئیشەکەم بەخوا دەرم کە ئەبێ هەر بەخێوم کە ئەو کۆمپانیایە چونکە عەقدەکەم عەقدی فاستە لە هۆڵەندایە هەتا تەقاعود دەبم بەخوا بە حالی کارەبام نابڕێ بەخوا قەت ئاوی گەرمم لێ نابڕێ وەڵڵا ئایسەرم لێ نابڕێ بڕواتانە بێ جلوبەرگی جوان ژیان گوزان بەخوا هەموو شتێکم هەیە وەڵڵا شەڕی ئەو خەڵکە داماوە ئەکەم لە کوردستانە ئەژینا بە قورئان هیچ کێشەی من نییە خۆشەویستانی من بەخوا قەسەم کاکە خەڵک پەنا بە منە هێنێ تعدای لێ کرێ پەنا بە منە هێنێ دزی لێ کرێ پەنا بە منە هێنێ ئەڕفێن لێ پەنا بە منە هێنێ خۆشەویستان ئەوەی کەلار کە ڕوویە خۆشەویستان بەڵگەکانم بۆ هاتووە ئەوەی کەلار کە دوو کەس کوژراوە ئەمەی کۆماندۆوانە قەسەم بەخوا مەسەی تلیاک بۆ خۆشەویستان لەسەر مەسەلەی ئاسار و ماسان نەبووە لەسەر تلیاک بووە ناوەکانشم لەلایە کاکە گیان مەسەی تلیاک بوو دوو نەفەرە کوژراون کاکەچ باشە ئەمە نمونەیەکە لە سەدان نمونە و ئەم بەڵگەیش بە واژۆی خۆیانە خۆشەویستانی ئارام مەحمەد باشە عەبدوڕەحمان بەڕێوەبەری بانکی ناوەندی بۆ لە سلێمانی ئێستا ئەم عەبدوڕەحمانە خانشین کراوە ئاوات سەردەمانی لەمەی هەڵپێچاوە گوایە پارەی نەقدی کە نەماوە ئەمە خەرجی کردووە دزیوێتی بەڵام واژ نەبووە لە کۆتاییە بۆیان دەرکەوتووە کە هەردوو وەزیر ڕێباز حەمدان و ئاواتی شێخ جەناب بە چەکی تەعاهود ئەم پارانەیان سەرف کردووە و هەردووکیان بەشدار بوون لە دزی و جەردەی و ڕاوڵوتە باشە دوای دروستکردنی چەندەها لیژنێ لەسەر عەبدوڕەحمان بۆیان دەرکەون کە بڕی پارەیەک ئەگەر خەرج کرابێ لەلایەن عەبدوڕەحمانەوە بە فەرمانی قوبا تاڵەبانی بووە
خۆ قوبادیش دەسەڵاتی خۆیەتی کە پارەسەر کاوەکەوەی کە جێگەی سەرۆکی حکوومەتە بۆیە لە کاتی دروستبووی لیژنەکانە خۆشەویستان هەموو بەڵگەکان لەلایە لەسەر عەبدوڕەحمان لەلایەن بەڕێوەبەری گشتی بانکی ناوەندی سلێمانی کەسێک کە بەناوی ماکوان کە لە جێگەی عەبدوڕەحمان دانراوە لە یەکێک لە کۆنووسەکانی لیژنەکانە وتوێتی ئەگەر لێکۆڵینەوە بکرێ ئاوات خۆی تاوانبارە لەبەر ئەوەی زیاتر لە 9 ملیار دیناری بۆ سەدای گرێزەی سەرف کردووە ئەمە بەدەق قسەی ماکوانە خۆشەویستان 9 ملیار دینار باشە بەس لەمەیە جا لە مەرزی سەیران بنچی دزراوە لە مەرزەکەی ئەمەی پەروێزخان چەند دزراوە لە نازانم لە فڵانە کۆمپانیا چی دزیوە باشە ئاوات تو هەر ئاراقەکەیە کاک هەر ئاراقەکەیە تو تاکەی ئەم دزیێت و خەجاڵەتی ناکەشی ئاواتی شێخ جەناب کاکە ئەرێ بنەمەڵێ شێخ جەنابی و ئەم بۆچی یەخی پێ ناگەن کاکە خۆ برایی هەیە خۆ خوشکی هەیە ئەرێ ڕوو ناکخان کە چاوەکەم ئەرێ تەلەف بۆچی پەیوەندی پێوە ناکەی بڵێ تۆ شەرم ناکەی تۆ کاکە وەڵڵی بنەماڵەکان بە شەرەف مەحیاتان پێوە نەما لە کۆمەلگای کوردیە با قورئان هەمووتان بەدز ناساون چاوەکەم بۆچی یەخە بەم ئاواتە سەرخۆشە ناگن بەم سەکرانە ناگن کە بەس دزی کام ئاوات شێخ جەناب کاکە ئەرێ ئاوات خۆت و ئەم دوو کوڕە خوێڕی ئەموو پارەیە بۆچیە تۆ کاکە تو تاکی ئەدزی کورە کاکە وەڵڵا ئەزیزانی ئارام محمەد بەخوا قەسەم ژیان ئەمە ناهێنێ کاکە وەڵڵا ژیان نایێنێت تۆ ئەوەندە بێحورمەت بیتەنها لە پێناوی پارەیە کاکە ژیان بە قورئان ئەگەر کابراکی بێحورمەت بوومایە ئێستا لەو سێمانیان ملیۆنێر بووم کاکە ئێستا لەگەڵ پاڤڵ و قوباتە دانیشم بۆ خۆم خەریکی ژیانی شاهانە ئەبووم براشینم بەڵام وەڵڵا ئەی بە ئینسان ئاوا بێ کاکە ئەی هەوار خانوویەکی هەبێ بەسە سیارەیەکی هەبێ بەسە موچەیەکی هەبێ بەسە بۆ خۆ بژی ئەرێ کاکە ئیتر ئێم پارەی چی لەکەن ئەی هاوار ئێ کاکە کچووکڕە وەڵڵی کاکە ئێمەش کچووکڕمان هەیە بەخوا ئێمەش مناڵمان هەیە کاکە ئەرێ کاکی ئێوە چ بەشەرێکن ئێوە چ میکرۆبێکن چ فەسادێکن ئێوە ئەمە پارەی ئەبەنە چیە کاکە خۆ کفن گیرفانی نییە ئەی هاوار بۆچیتانە من تێناگەم ئێوە ئەمە پارتان هەیە چیەکەن چی مەسئولێکی یەکێتی هاتووە بۆ ئەم داناخە خۆشەویستە ناوەکی نابم قەیناکە مەسئول یەکێتیە لەگەڵ کوڕێکە چوون بۆ لای ئافرەتێکی مەغریبی ئافرەتە چووە کابرا چووکە پارەکەی زۆرە 700 ئیرۆ یاوەتی کوڕەکەی وتبێتی کاکە بۆ 700 ئیرۆ داوەتی خۆ بە 50 ئیرۆ ئیشاکە ناوتی قەیناکە گوناحە 700 ئیرۆدا بەخشێکی مەغریبی بۆ سێکسێ ها جا تەلەڤیزیۆنش دەرەکەوێ لەچیت ناوەکەی نام لەبەر ئەو کوڕی هاتۆ بۆ لای لەبەر ناوەکەی نابێ من ناوەکەی مەبر لە تەلەڤیزیۆن دەرەکەوێ ئێمە پێشمەرگە قارەمانەکان کاتی خۆی لە شاخە ئێمە پەلامارمان ئەدا بەڕاستی برادەرەکەم شەید کرات خوا زۆر گوناح بوو خۆشم وەکو تیسکەی تفەنگڕامە کرد ساختە چی هیچ و پوچ باشە بەشەرف محای پێشمەرگەشتان نێش ئێوە ئەو نەفاسد و بێشەرف باشە کچێک ژنێک لە هۆڵەندایە مەغریبیە بە 50 ئیرۆیکە تۆ 700 ئیرۆیەتی بۆ دزیشت هیچ ئێوە وەڵڵی عەزیزان ئەم سەرانی پارتیەکێتیە دەوڵەمەنی کورد خواوەکی یەکشت نازان سێکس و هین نەبێت قمار نەبێت زۆر سێ نەزانی نازانم ئەمە ئێوە چین کاکە ئەمە کاکە ئێوە قەرەبووی ئەکەنەوە ئێوە لە شاخ هەر کەردان گاوە لەو شاخ و داخەیە ئافرەتان نەبینیوە بۆیە ئێستا هەر کەسێ بەلاتان ناڕە تەکلیفی لەکەن چونکە پارەتان پێیە یەکشت نازان نە مەعریفەیە نە عەقڵێ نە ئەخلاقێ نە کەسایەتیە ئافرەت قمار ئافرەت ئەرێ ئێوە داناوەژێن کاکە ئەرێ ئێوە نابرن کاکە هەمووتان دەگەڵ حورمەتمان بۆ ئینسانە بە تەمەنە شەریفەکان بوون بە کەمتیار ئێوە کاکە ئەشنە هەر ماڵێک یەک ئەلاگە حەبتان پێیە ئەمە هی سەختە ئەمە هینی فشارە ئەمە هی دەنوکە ڕقەیە ئەمە هی نازانم چییە 50 حەبتان پێ ئەی خۆن بەو حاڵیشەوە خەڵکی ڤیاگران کاکە ئێوە داناوەشێنەوە تاکەی من باستان کەم ئەی هاوار ئێوە بۆ چ تۆزە حیاتان نەماوە ها ئەمە هاوری شەژنە کەسێک هەیە بە ناوی مامۆستا بێستون نایە ناوە سووتە ئەم بێستونە سەجی ئاواتە لە گەرمیان و لە کەدار و ئەنم بابەتانە خاوەنی یەخڕژ نەبوو خۆشەویستان ئاوات بە تەنسیب بۆ 2 ساڵ هێناوێتی کردی بە بدوێنێت لە هەوریە سیاری یاوەتی خانی یاوەتی شەڕقامشی یاوەتی کابرایەکی قوڕ بەسە سەری ئەم یاسایەکەن ئازیزانی ئاخر خوا ئەڵێن ئارام محمەد و هەقڵ چێ بۆ قسە ناکەی ئاخر وەڵڵی ناتوان دیفاع لە خەڵکە داماوانەکەم کابرایەک تەلەفۆن بۆ هینە بۆ ئاوات دەکات بۆ ئاواتی شەرتناو کە ناوەکەیم لەلایە ئەڵێ کاک ئاوات یەکێک لە نووسینگە کە ناوی بێستونە داوای 5,000 دۆلارم دەکا تا ئیشێکم بۆ بکە ئیشەکەشم قانونی و ئەلەم بابەتانە وێنەم لەلایە دەنگیم لەلایە کە دای ئەم پارەم لێکە وەکو ڕەشوە ئاوات ئەڵێ ئەگەر ڕاستەکەی بەڵگەکانم بۆ بهێنە ئەویش ئەچێتە لای ئاوات و بەڵگەکانی ئەخاتە بەردەست لە نووسینگەکەی ئاواتە ئەڵێ ئەمە بەڵگەکانە هیچ سووتە ئاواتش ئەڵێ خۆم چارەیەکەم جا بەڕەسمی سووتەشتان پیشانم خۆشەویستان بەلەمە چاک دەستم دەرناچن سەریک ئەمە سووتە سەی پارەکانی بندەسی خۆشەویستان سەریک جوان بیبینی ئەم دەم و قەپۆزێ ئەمە سووتێ بە پارە ڕەسمەگرێ
جا ئینسانی هەتیومچە ئەوەیە هەتیومچە سوال کرد باشە کە پارەی بینی ڕسمی لەگەڵاگەگە پارەیە ئەها هێنی جواب بوو ناوی چیا و نما سەدەمی گۆڕانە ئەها جانتاکەنەندانە هەمی دۆلار بوو کورە ئێمەش مەسینە هەڵگر بووین کورە ئێمەش مەسینە هەڵگر بووین هەتی لەو کاتەیە ئەوەندە خوا ئەو شو ئەها کۆلێتی چۆنە عزیزان ئێمە چونکە کۆلینەوە شوام سەفا بوون چونکە ئەومان ئەزانی فریشتەیە چونکە بووین بە کۆیلە ئەمان و کاکە ئەوە دروست کراوە ئەوە هەمووی مونتاژ کراوە و نازام چی ئالەم بابەتانە هەمووشی جانتاکانمشی ڕاست بوو جا ئینسان کە بوو بە کۆیلە کوێرە بێ خۆشەویستان بووی کوێلە یەکێتی بی هی پارتی بی هی پاڵفڵ بی هی هەش کەسێ بیت هینی نۆشان سەفا بی تو هەر کۆیلی بەڕاستی چونکە ئێمە چۆران دفاع من نۆشان سەفاکەوە مازانی زۆر پاکو زۆر پیاوە ئەمان و کاکەوە هەمی دروست کراوە ئەسڵ ئەساسی نێو جانتایانە هەمووشی ڕاست بوو ئێمە شەمانسە نۆشان سەفا کرد چیاوە نمای بە جانتا دەڵێن ئەفرۆش ئەبژارد و ئەیانبر بۆ لەندەن بۆ ڕابواردنی خۆیان باشە بە هەر حاڵ دوای ئاوات ئەڵێ من خۆم چارەیەکم کێشە نییە دوای ماوەیەک ڕێباز عەباس کە بەڕێوەبەری نووسینگەی ئاواتی شێرجەنابە ڕائەسپێرێ کە تەلەفۆن بۆ ئەو کابرا بکات و پێی بڵێ ئێمە وەکو نووسینگە شکاتێ دیەکەین تۆ سەیری ئەو بێشەرەفی ئاواتی شێرجەنابە خۆشەویستان تێبکەن لەشەکە کابرا ڕۆیشتووە بەڵگەکانی برێ بۆ ئاوات کە یەکێک لە مۆسەفەکانی داوای ڕەشوەی دیەکە کەچی ئەمان باش نییە تەلەفۆن بۆ کابرا ئەکەن ڕێباز عەباس کە بەڕێوەبەری نووسینگەکەی ئاوات ڕائەسپێرێ قسە لەگەڵ کابرایە بکە کە ئێمە شکاتی لەکەین تۆ چۆن پارە ئەی بە فەرمانبەری ئێمە تۆ سەیری ئەو بێقیمەتی ئاواتی شێرجەناب بکە دوای ماوەیەک تەبلیغی بۆ ئەچێ لە دادگای کەلار لای حاکم قاسم برای عەباسی مەرجی پەروێزخان کە عەباس خۆی و براقی لەوێ دایناوە ئەو حاکمە یەکەم دزن ئێستا سڕسوا بۆ هێنانە بۆ سلێمانی خۆشەویست ئەو حاکمە قاسمە کابرای داما و 2 هەفتە ئەخەنە زیندان دوایی بە کەفالەت ئازاد یەکەن بۆی دەمکوت بێت لە کاتێکە بە پێی یاسا دەبوو مەجلیسی تحقیقی لەسەر فەرمانبەرەکەی ئاواتی شێرجەناب کە سوتەیە بگیرێ یان بیانە بە دادگا و ئەبێ زیندانی بکرێ بەڵام ئەوان کابرای داماویان گرت خستیانە زیندان دەمیان بەست کەسی بە سوتەی نەبوو تۆ چۆن داوای پارە لە خەڵکەکەی بۆ ئەوەی کە ئیش بۆ هاوڵاتێک بکەیت چۆن داوای 5,000 دلار لێکردە زەحمەت نەبێت باش نییە ئەمە ئەخلاق و ئەتوارەکانیان ئێستا ئاوات شاسواری کوڕی خۆی کردووە بە سکرتێری خۆی کە هیچ پلێشی وەزیفی نییە لە حکوومەتە ئاوات وەزارەتەکەی وەکو کۆمپانیاکی خۆی سەیرەکە لە ڕاستیە خۆشەویستان شاسواری کوڕی و سالار گرێزەی و ڕێباز عەباس شەوانە بۆ خۆیان ئەخۆنەوە سەرقاڵی کاری سۆزانین لە ئێرانەوە کشی تایبەتیان بۆیە ڤیدۆم لەلایە کە شەوانە کچان دانسیان بووە کە ئاوا خۆیان بەئەیە باش نییە ئەمسیانە ویسی ئەخۆنەوە نێرگەلا کێشن کشی ئێرانیش دانسیان بووەکە سێکسیان لەگەڵاکە شاسواری کوڕی ئاواتی شێرجەناب سالار گرێزەی و ڕێباز عەباس و ئەم خوێڕ و تێڕێنە خۆشەویستانی باش نییە ڕێباز عەباس بۆی باش بیناسن بەڕێوەبەری نووسینگەکەی ئاواتە هەر کتابێ پەیوەندی بە بانکەوە هەبێ و بچێتە بەردەستی ئەگەر ڕەزامەندی بدە لە 50 ملیۆن تا 6 ملیۆن کەمتر نایکا بۆی ئەو پارێش بەشێکی بۆ خۆتی ئەویتیشی بۆ ئاواتی شێرجەناب بەڵگەم هەیە کە ڕێباز چەندین جار ئەم پارانەی وەرگرتووە باش نییە هەر چوار دەوری ستافەکەی ئاوات پارتی تەواوی زانیاریەکان نەقڵ ئەکەن بە بەڵگەوە و ئەوەی ملانیشی توندیشی هەیە لەگەڵ جێگرەکەیە کە ناوی ڕابەر سیدیقە هینی ئاواتی شێرجەناب عەزیزانی ئارا محەممەد ئەمە مێژووی ئەم حیزبانەیە ئەمە مێژووی ئەم پیاوانەیە ئەمە مێژووی بنەماڵی بارزانیە ئەمە مێژووی مەسوور و نەرچیر و تەڕەماش و تەڕەساس یا کەمال کەرکوشی کە بە فارسی فارسی بە لەدم و ئالم بابەتانە ئەمە مێژووی ئەم بەریستێمانی و ئالم بابەتانش باش نییە من وەکو ئارا محەممەد شانازی بە خۆمەوە ئەکەم کە هیچ کێشەیەکی شخصیشم نییە بەڵام لە دیفاع لە خەڵکا کە خەڵک پەنام بۆ ئەهێنێ لە مامۆستاوە لە هەموو چون توێژەکانەوە کاگەرم کاکە ئەوە باسکە کە وەڵڵاهی ئازان هەموو شوێ خواوەشید هەموو شوێ لایف کەم فریا ناکەم قسم بخوا بس ئەمە یعنی خۆم ناتوانم ئەمە یەکەم بۆم ناکرێ هەموو شوێ لایف کەم پاشان لەبەر ئێوە بۆنی ئەو نەکۆنە برۆ لە ئارا محەممەد ئەگینا وەڵڵا هەموو شوێ لایف کەمەوە دەیان بابەت هەیە کە ئێستا لەلام هەمووی یاداش کراوە قسم بخوا لەبەر بێکاتی ناتوانم باسی بکەم کاتم نییە لە حقیقەتە هەفتەیە لایف فریا ناکەم خۆشەویستان یەک مەرەفی کەم لە بەردەستای خۆشەویستان هی جەماعەتی نۆکانە باشنی هی نۆکان کابرایەک نزیکەی 26 ملیۆن دلاری بۆ نۆکان پیا کردووە کە هەم بەڵگەکانی بۆ نردووە 26 ملیۆن دلار باشە بەڵگەکانیشم لە کونێکەوە بواتووە ڕەنگە ئەو کەسە هەر خۆشی نەزانێ مەسەلەکە چیە هەر خۆشی نەزانێت کوێ ئەمانە بە ئارا محەممەد گەیشتووە
باش نییە 420 دەفتەر دۆلاریشیان خواردۆ جەماعەتی نۆکانی یەکێتی و ئەلەم بابەتان ئەوە بەتەمان لە مەلفێکە باسی ئەو مۆزوعانیش کرد. پاشان ئازیزان سەرۆکی زانکۆ مەهاباد کامیل مەسەلەی ئەو کچەی ناوی چییە ئەو هینە ئەو نوخشە ناسحەکێ ئەمەی هەڵەبجە ئەویش کە ئەوەی ئێستا دەمێکەیە قساکەم پێم وایە نیو سەعات زیاتر شتێکی وایە قساکەم ئەو مەلەفێشم لەلایە کە نوخشە ناسح چیەکە ئەو مەهاباتە چیەکە لە زانکۆی هەڵبجە چیە گوزەرێ هەموو ئەوانش تەبەن هەفتەی پێشوە قەولم پێیان کە بۆ ئەم هەفتەیە باسی بکەم بەڵام بڕواتانە بێ لەوە زیاتر ناتوانم قسە بکەم بەڵام لە هەفتەی ئایندا خوایار بێ باسی ئەمەی لە هەڵەبجەیە لە نوخشەیە لە نازانم چیا بێ لە هەر هەمووتان بۆ باسەکەم کە جارە ئەو نوخشەیە خۆشەویستان نوخشە ناسێ لە ڕێگەی فرۆشتنی خەتی لۆری مەزی شۆشمێ و تەوێڵەیە بەردەیان دەفتە دوای دەستکەوتووە بەردەیان دەفتە $. باش نییە هەموویتان بەکەمنی بۆ باسەکەم فەسادەکەیان بێکردکاکە کوڕی هاوارکاکە تۆ چۆنە بێ مامۆسای زانکۆ چ لەگەڵ تەلەبەی خۆی ئاسێکسکاکە کوڕە بۆ خاتی دار و بەرکاکەجیان بۆ خاتی عەرز و عاسمان کوڕەکاکە وەڵڵی خۆشەویستان کاکە برای شیرینم باسی یەکێتی و پارتی ناکەم باسی ئەو خەڵکاکەم کە بە ویژدان حەزەکە نووسینێ بڵاوەکەمەوە خەڵکە بە ویژدانەکان ئەوانەی کە بەڕاستی خاوەن ئابڕوون ئەگەر ئێوە بڵێن ئارامەحمە قسەمەکە قەسەم بەخوا ئەکشێمەوە قسە ناکەمیتر ئەو 30 ساڵە من هاوارەکەم هەر قسە ناکەم بەڕاستی باسی کردی پارتی ناکەم ئەگەر بۆ ئەوان بڵێم هەمووی ئارامەحمە بێدەنگ بە باسی دزەکان ناکەم بەڕاستی باسی خەڵکە شەریفە خەڵکە ڕازگۆ کاکەم وەڵڵا ئەو خەڵکە شەریف و ڕازگەیە کە گوێ لە ئارامەحمە ئەگرێ ئەوانەی کە لە شوێنێکەوە ئاگام لێتانە زەلامێ جوێن بە من ئەدا بابەتم لەسەرکاتەوە 100 دانە کۆمنتی بۆ ئەچی هەر ساڵکە جوێن بۆ پەیجە ئەدا بەڕاستی من شانازی بۆ ئینسان شەریفانەوەکەم وانەزان ئارامەحمە ئاگەرێ نییە هەر پەیجێ هەر ئەکاونتێ کە باسی ئارامەحمەکە کەمەرە لەسەر بڵاوە کاتەوە کە درۆم بۆ ئەکا 500 کۆمنتی بۆ چووە ئەم 500 کۆمنتە 470 جوێن بوان ئەدا دیفاع لە ئارامەحمەکە ئەمە بۆ من فەخرە بەڕاستی یەکە هەمووتان ئەزانم بەڕاستی ئەزانم کە چۆن دیفاع لە ئارامەحمەکەن هەموو کۆمنتەکان دژی ئەو ساختە چیانەی دەڕاستیە ئەو بۆ من جێگەی شەناسی جێگەی فەخرە ئەم لەشکرە لەو ئینسانە شەریفانە بڵێ ئارامەحمە بێدەنگە قەسەم بەخوا بێدەنگە بم کاکە خۆ من حەزم لەم بەزمنیە کاکەجە بەخوا حەزم لەم بەزمنیە بەڕاستی کاکە بەخوا عەزیزان ئەبوایە من خەریکی شیعر بوومایە خەریکی ئەدەبیات بوومایە بەخوا کەسایەتی من لەو ئاسانە دابنیشم خەریکی ئەم شەڕە بم بەڵام شەڕێکی بەرحەقە بەڕاستی شەڕێکی ڕەوایە شەڕە دژی تاغوت شەڕە دژی ستەمکار خۆشەویستان کەس نەڵێ کاکە من ئارامەحمە دوو کەسایەتیم هەیە دوو کەسایەتی بۆی باش من بناسن کەسایەتیەکی زۆر تندم هەیە بەرامبەر بە ستەمکاران بەرامبەر بە دزان بەرامبەر بە زاڵمان بەرامبەر بوانی کە دەعدا لە خەڵکی فەقیر و هەژار و قوربە سەر ئەکەن بەرامبەر ئەمانە هەتا خۆ حەسکە توندم کەسایەتیەکی ئارام و نەرمونیان و سەنگینیشم هەیە بەرامبەر بەو دنیا جوانە بەرامبەر بە ئەدەب بەرامبەر بە هونەر بەرامبەر بۆ هەموو ژن و پیاوە شەریف و پاک و جوانەی کە لە کۆمەڵگەکەی ئێمە هەن بەڕاستی بەرامبەر بۆ هەموو ئینسان شەریفە کە لە کۆمەڵگەی ئێمە هەن بەرامبەر بە هەموو ئەمانە هەتا خوا حەسکە من کەسێکی میهرەبان و کەسێکی ئارام و سەنگین و بێدەنگم بەڵام بەرامبەر بەستەمکار و بێشەرەفەکان هەتا خوا حەسکە توندم چونکە بەڕاستی باوەڕتانە بێت دینیش هەر ئەوەیە خۆشەویستە ئاینی ئیسلامیش هەر ئەوەیە زۆربەی دینەکان ئەڵێن دژی ستەمکار بوەستە باش نییە ئینسان نابێ سەر بۆ ستەمکار شۆڕکات تەواو من کاتان ناگرم خوایار بێت هەفتەی ئایندا یەمەوە خزمەتان بۆ ئەم مەلەفەی هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە و ئەو نوخشە و ئالەم بابەتانە و پاشانیش بابەتی کەیش هەیە ئەوانشتان بۆ باسەکەم من خۆشەویستیم بۆ ئێوە هەیە شەو شۆگاتان خۆش بێ خواتان لەگەڵ هیوادارم کە وەکو ئەڵێم خوا پشوپەنای هەموو لە یەکتان بێ ئینسانە پاک و شەریفەکانی کۆمەڵگەی کوردی بەخێرچن خواتان لەگەڵ